ئەوە خەریکی چی ئێستا؟ وەڵا خەریکی برنجی مالۆخۆ ببینەوە کە لە ئاشی بکەین و هیشک بکەین و کا دووریتنەوە بەجە ڕاستێ و بەولا هەموو شتن ئازر کردیا باران نێتن لێ بدە خراپەکە. وەڵا ئێکەم دەرەجە برنجێمە لە هەموو باتاسێ ئاوی دیکە خر ئاوکم بوو. ئاوێما لە هەموو ئاوەشی زۆرتر بوو. ئەمە زۆر لە کێشەی ئەوەی نییە لە بە ئاوێ یانی لە بە عادی و چەندی لە بە بکەن هەرکمە. باشە چنۆ ئەبرنج چاندی ئەو ساڵ شەشمانجیە شەشمانجی باشە دەرەجە ئێک برنجە ئەوی کە لە کوردستانێوی لە برنجێ مەسێتر نییە تام و بۆن و تام و بڕۆ سەدری بکە خوا ئازانی دەرەجە ئێکە. یعنی ئەگەر ئافرەت لە ماڵ کابانێکی باشش نەبی هەر برنجێک هەر دەرەچی نا هەر دەرەچی هیچ نابی ینی نابیتە کفتە پێکۆ نانووسێ لۆل مەبی داچین بی قەرەپراو بی هەر شتێکی لێنەی ئەزێکە دە ڕۆژە دەناو سەلازێنە تێک ناچی هەندێک زا هەرزانە هەندێک زا گرانە ئێزە ئەوە جارە زانی ئەو ساڵ ساری کووە وەڵا گرانە زۆر ناوەلا لە بە خۆشیێ و لە بە عالەمەکە زۆرە و کە ئەوەی هەیە برنجی هەریر دەستی هەریر و باتاسش بەناوە بە ناویشە زۆر ینی کە کێشەی ئەوەی نییە برێ خراپی و ینی کە ناکرم و ینی داڕزویان تێدا هەموو ئاشی لە ڕۆخە دەقە و لە عەزە کاکسەیدا لێ ئەکە هیچک بوو وەرە خوارێ ئەسێسا عەربا جای 5 عەربا 10 عەربا وەڵا هەتا 20 عەربەش ئەکریتی 20 عەربەی هیچ ساڵێک هەبووە سی ساری مەسە 30 عەربەش ئەکەن یعنی ئاوی کم نەبووە.